بە ئامادەبوونی ژمارەیەک لە سەرپەرشتیارانی پەروەردەیی و پەروەردەی سلێمانی و بەشێک لە نووسەر و ڕووناکپیران یەکەمین دیداری مامۆسای کۆچکردو و نەشئەت غەفور بەڕێوە چوو. لە دیدارەکەدا تیشی خرایە سەر هەوڵ و ماندووبوونی ناوبراو بۆ کەرتی پەروەردە و فێرکردن. مامۆستا نەشئەت غەفور پیاوێکی گەورە بوو، بەڕاستی زۆر لەمە زیاتریشی بۆ بکرێ، هێشتا کەمە. ئەو پیاوە زیاد لە 6 ساڵ خزمەتی کردووە لە بواری پەروەردەییە، پەروەردەی وەکو ئەخلاق وەرگرت بوو، چۆن لە ناو ماڵ و خێزانەکەی خۆیان سەیری پەروەردەی پناڵەکانی پەروەردە ئەکرد بۆ دەرەوە ژوا بووە بە پێچەوانەشەوە، چۆن لە دەرەوە بۆ ئەوش مناڵەکانی خۆی پەروەردە کرد. مامۆستا خاوەنی ئەرشیفێکی گەورەی دەوڵەمەندە لە خزمەتکردن لە بواری پەروەردە و فێرکردن، هەچی لەسەری بڵێن هەر هێشتا کەمە. بە تایبەتی لەم ساڵانەی ئەخیرا خزمەتێکی زۆری کرد لە دوای ڕاپەڕین ئەبێ بە بەڕێوەبردی گشتی پەروەردەی سلێمانی، هەچی فایلەکانی پەروەردەی ئەسووتێ بەشێکی زۆری مامۆستا دیسانەوە مەلەفات و دۆسەی پەروەردە لە سلێمانی دروست دەکاتەوە. مامۆستا نەشئەت سەرڕای ئەوەی لە بواری پەروەردە خزمەتێکی کردووە و لە نێوان ساڵانی 1991 تا ساڵی 1993 بەڕێوەبەری پەروەردەی سلێمانی بووە. لە ساڵی 2002 دەبێتە سەرۆکی ناوەندی کوردستان بۆ ئێعجازی زانستی لە قورئان و سونەت. ئەوکات دەبێتە خاوەنی ئیمتیازی گۆڤاری هەیف. جگەلەوەش ئەندامی دەستەی دامەزرێنەری سەنتەری زەهاوی بووە بۆ لێکۆڵینەوەی فکری. یەکێک لە کچەکانی بازە دڵسۆزی باوکی دەکات ئەو کاتێک کە بەڕێوەبەری پەروەردەی سلێمانی بووە. مامۆستا نەشئەت باوکم بەڕەحمەت بێ لە کاتی خۆی کە مدیر عام بوو کە هاتۆ لە بەغا وتی سەر دانانوێن بۆ موچەی ڕژێمی بەعس لایەکەوە دەست پێ کرد بە هەوڵدان بە پیاکردنی شت بۆ مامۆستا لە بری ئەو مەعاشە ئەچوو بۆ ئیغاثەی ئیسلامی ئاردی پێیا کرد، شتی پێیا کرد، نەوتی پێیا کرد، بە هەموو جۆرێک یارمەتی مامۆستای ئەیە و هینی ئەکرد. حتا لەو کاتەشە هەموو حزبەکان داوای بازیری بکردایە، داوای نەوتی بکردایە، داوای وەرەقە و بۆی بەس پرۆسەی خوێندن نەکەوێت و بەردەوام بێت، هەموو هەرچی پێویستی بوو ئەی کرد. الحەمدولله سەرکەوتوش بوو لەو کاتەیە. مامۆستا نەشئەت غەفور سەعید لە 23 نوێی 2015 بەشداری کۆنگرەی ئەلشەباب و الإعلام الجدید دەکات لە سعودیا. دوای بەشداری لەم کۆنگرەیە کە موسیمی حەج دەبێت بۆ بەجێگەیاندنی ئەم فەریزەیە بەشداری دەکات. لە دوای هاتنە خوارەوەی لە کێوی عەرەفا پاش پشودان و دەستنوێ شۆردن لە تەمەنی 80 ساڵیدا گیان لەدەست دەدات، هەر لەوێ لە گۆڕستانی شوهەدا و الحەرام بە خاک دەستپێردرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.